قالك كرد باور دكن كو سيناتور جون ماكين دوستي بهيزي كردان بو دي تفقرا وان دجبو آزادي هرزو ويدا خوازا تشكرنا كردان كرد الشر دجي داعش دا العراق ولسوريا ولدمي هيزين عراقي كركوك ودفرنديج دستي كردان درخستين بشتي رفراندوم هاريما كردستان عراقي سيناتور ماكين دي قوتاركا بيرو رادج بو نيويورك تايمز قوتا بريفابريا ترامب دنيف برا هيزين حشت كو إيران بشتاوان دقرا وهيزن كردان دا أزي دوستين أمريكا كردان بجيرم قالوا دوستانيا مكين وكردان دتش آز دابو دفي داليفي دا أمي فانداريا دكتور كرمانش قندي ديكن دكتور كرمانش سروكي باشي بريفابريه يعني بريفابريا پرورديه لزانكويا تينيسي ستيد دكتور كرمانش قالك سباس دوستانيا مكين وكردان دتش آز دابو كاكي دخيل لآستك برز دابو هلبت وكي نريتك يا جان مكيني پشتیوانی لایەنگری لە هەمی هاوپەیمانی ئەمریکایە دەکرد لە هەر جەیەکی لە دنیای لێبانایە و دوێ حالەتێش و کورد پشتی ڕاپەڕین و تێکەلبوونی ئەمریکایە لە مەسەلەی لادانی سەدامی و تێکچوونی وەزعی ڕۆژهەڵاتە ناوین بە تایبەتی خەتەر کەوتنە سەر مەسالحی ئەمریکایە لە مەنتیقەی کوردەکان تەنیا گروپ تەنیا لایەنی ئێتنیکی بوون لە پاش ئیسرائیلی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێک و هەم بە دەسەڵاتی حکوومەت و هەم بە وەکو میلەت پشتیوانیان لە ئەمریکایە کرد جان مەکەین وەک هەمیشە قەدردانی هەبووە لە بۆ مووقفی دۆستانی ئەمریکایە ئەو مووقفەی گەلی کوردستانی لە بەشی بندستی عێراقی و بەشی بندستی سووریایی ئەو هەڵوێستەی میلەتی کوردستانی لەبەرچاو بوو بەڵام ئەوە تەنیا ئەوە نەبوو کە بڵێ عیلاقەی مەکەین لە بۆ کوردان شتەکە تایبەت بوو بی چونکە ئەوانە کوردن ئەو دیتی حتا لە عێراقیش وەک نوکە ئاماژە پێکرد وەختێک خەتەری ئێرانی لەسەر عێراقی زیاتر بوو وەختێک لە دوای 16 ئۆکتۆبەرێ و هێرشی داگیرکارانەی عێراقی جارێکی دیکە بۆ سەرناوچەکانی کوردستانێ مەکەین ناڕەزایی خۆی دەربڕیت وەک ئەوەی ئاماژەت پێکرد لە 24 ئۆکتۆبەرێ ساڵی ڕابردوو 2017 لە نیویۆرک تایمز ڕەخنە لە حکوومەتی ئەمریکایە دەگریتن هەم لە ئۆبامای هەم لە ئەوەی ئێستاکانێ و دەڕێت ئەگەر بڕیار بیتن ئێمە هەڵبژێرین لە بینی حکوومەتی عێراقی پشتیوان بە ئێرانێ لەگەڵ کوردان دەڵێ ئێمە ئەمە کوردەکان هەڵدەبژێرن دکتۆر کرمانچ گەرمیە شەڕی داعشدا مەکێن سەردانی سووریا دەکات سەردانا هەرێما کوردستانە عێراقیش دەکات البەتە و ڕاستەوخۆ داخوازی لوی دەمی داخوازی حکوومەتە سەرۆک باراک ئۆبامە دەکرد و کوردان چەکی بەدە کوردان ڕاستەخۆ دەوی شەڕیدا بیرەتە تێ پشتیوەرنژی ئاتاڕادەیەکی ئەو بەردەوام بوو سەروێ خەباتی و لە کۆنگرسی دەما وێنەی ئاڵان کوردیژی دەرێ خستی و چاوە پشتەوانی لێ مەسەلەن پەنابەری کرد و ڕاوەستاندنا پەنابەران و ئاڵان کوردی وەکو نمایەک دیار کرد مدویا ئەس بزانم یعنی وێ پشتەوانیا کوردان چەندی کاریگەری هەبوو لەسەر بڕیارن حکوومەتەوەی دەمیا سەرۆک ئۆباما سەنەتەر مەکەین سەرۆکی کۆمیتەی ئارمد سەرویسز ئەوەی پەیوەندی بە چاوەدێری چەک و بڕیاردان ڕەزامەندی نیشاندان لەسەر فرۆشتنی چەک بۆ هەر جێگەیەکە ئەمریکا هەر وڵاتێکە بفرۆشیدن ئەوە بۆ خۆی مووقعیەتێکی زۆر گرینگە لە سەنەتی ئەمریکایە کە ئەو خوا لێ خۆش بوو سەرپەرشتی دەکرد سەرۆکایەتی دەکرد وەکی دیش بە حکمی ڕابردووی خۆی و شەڕی ڤێتنامێ کە 4 ساڵ و نیو لە زیندانێ بوو ئازاردرا بوو لە هەمووشی گرینگترکە کێ دەخیل وەختێک ڕزگاری دەکەن دەڵێن تۆ ئازادی دەتوانی بڕۆی ئەو دەڵێتن لە وەختێک دەڕۆم وەختێک هاوزیندانیەکانی من لەگەڵ من بنێردێنەوە بوو گەلک زەلامێکی مرد بوو بکوردی دکتۆر کرمانچ من دخواست ئەوێ بزانم هەلبەتە ڕخنەیە لە سیاسەتە نەهاژیە حکوومەتە ترامژی دیگرت دوبێژە ئەگەر ئەم لە سەرەوی گوهی بنڤن
ئەمێ خوا ببینین و ئەم لە هەرێمەکە گەلک دەسەڵاتەمە لە هەرێمەکە گەلک گرنگ نامینە و بتایبەتیش ژبەر کوردان ژبەر پشتەوانینەکردنا کوردان نەهات ناو سیاسەتە ئەمریکادا و ناو سیاسەتوانن ئەمریکادا کی ڤیان باوەریان مەکین بەردەوامی پێدەدا هیچ مەکینێکی دیکە لە سیاسەتی ئەمریکایە بەتایبەتی لەو سیاسەتە حزب حیزبانەیەی بینی کۆماری و دیموکراتەکان ئێستاکانێ بە حەدێکی زۆر دژوار و ناشرین دژایەتی یەکدری دەکەن لەوانەیە وەختێکی زۆر بباتن هەتا جان مەکەینێکی دیکە بەو شخصیت و هەیبەتەی بەو نفوزەی کە هەیبوو لە سەنەت و لەسەر سیاسەتی گشتی ئامریکایە تەنانەت سیاسەتی خارجی ئامریکایش مرۆڤێکی دیکە وەکی مەکەین دروست ببیتەوە بەڵێ هەلبەتجین حکومەتانها بڕێوەبەریان نەهایە ترامپ نەگەهف بیر بوو نەگەلک دۆستی مەکین بوو و گەلێکژی گوێخوا نەداوی هەلبەت یعنی وەکو دموکراتێک داهات هەرچەندە مەکین کۆماری بوو لێ وەکو دموکراتێکت هات دیتنج عالی بڕێوەبەریا ترامپە کاکێ دەخیل ترامپ نە دموکراتە نە ریپابلیکەنە ترامپ شخصیەتێکی سایکۆلۆژیەتێکی تایبەت بەخۆی هەیە ئەوەی ئەو بێڕێزیەی ترامپ نیشانیدا لە بەرامبەر مەکەین و مێژووی مەکەینم پێم وایە کارێگەرێتێکی زۆری دەبیتن لە سەرتەواوی ئەو خان و خانمانەی ئێستاکانی لە لەشکری ئامریکایە خزمەت دەکەن چونکە ئەوەی بەرامبەر بە ترامپ بەرامبەر بە مەکەین کردی شتێکە کە لەلایەن لەوانەیە لە زەهنیەتی زۆرێک لە ئەندامانی هێزەکانی چەکداری ئامریکایە ئەو ئێحساسە دروست بکاتن کە ئەوە ئەگەر سەرۆکی ئامریکای شتێک کارگەلێکی ئاوهایی بێڕێزێکی ئاوهایی بەرامبەر بە کەسێکی وەکو مەکەین بکاتن دەبێ بەرامبەر بە خەرکی دیکە چ بکرێتن بەڵام ئەوەی گرنگ بوو ئەگەر ئیجازەم پێ بدەیت کە مەکەین ئامریکای لە سەروی هەموو شتێکەوە دانابوو مەکەین دەیگوت لە سەرەتا ئامریکایی لە کۆتایی ئامریکایی و هەمیشە هەر ئامریکایی ئەوە بۆ خۆی فەرهەنگێکی زۆر گرینگی سیاسیە تەنانەت نەک هەر ڕێبەرانی ئامریکایە سیاسیانی ئامریکایە سوودی لێوەربگرن و لێی فێر ببن بەڵکو لەسەر ئاستی جیهانێش وانەیەکی گرینگی فەرهەنگی سیاسیە کە چۆن ئەو کەسانەی لە ڕێبەرایەتینە وڵاتەکەیان بەخەنە سەر بەرژەوەندی حزبی و شتی دیکە دکتۆر کەمانج گوندی سەرۆکێ بەشی ڕێبەراتیە پەروەردەی لە زانکۆیە تەنەسی ستەیت گەلەک سپاس بۆ ئێوەش